مسلمانان ما يسنبيلنا دعاء قال رب السجن أحب إلي مما يدعونني إليه وإلا تصرف عني كيدهن أصب إليهن وأكن من الجاهلين فاستجاب له ربه جێبەجێ خوای پەروەردگار جوابی داوەکەی بۆیە جوابی داوە فاستجاب له ربه فصرف عنه كيدهن إنه هو السميع العليم وأيوب إذ نادى ربه 18 ساڵە بانجێگا بوو پێغەمبەر ئەیوب وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين خوای پەروەردگار ئەوە 18 ساڵە من لە سەغڵەتیام تووشی نەخۆشی بووم خۆتش أرحم الراحمين فاستجبنا له فكشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثلهم معهم رحمة من عندنا وذكرى للعابدين وذنون إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه فنادى في الظلمات يونس سلامي خوای لەسەر بێت لەناو تاریکایی زگی حوتەکە لەناو تاریکایی شەوە لەناو تاریکایی بن بەحرە ئەلەوێ فنادى في الظلمات أنه لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين فاستجبنا له ونجيناه من الغم وكذلك ننجي المحسنين وهروها وزكريا إذ نادى ربه زكريا سلامي خوای لەسەر بێت منداڵی نەبوو تەمەنی گەورە بوو بانگی کرد إذ نادى ربه بانگی کەی کرد بانگی قبری کرد بانگی شێخی فلانە کەسی کرد بانگی فلانە کەسی پیاوچاکی کرد باسی خۆڵ و دار و بەردی کرد یا إذ نادى ربه ئێوەش هاوار بکەنە ڕەبی خۆتان ئەی خەڵکینە هاوار مەکەن بۆ کەسی تری ئەوە ڕێگای پێغەمبەرانە ئەوە منهەجی پێغەمبەرانە ئەوە عیبادەتی پێغەمبەرانە نەک بچیتە دیار قەبر و مەرقەد و دار و بەرد و پەڕۆ و شێخ و وەلی و خراپ و چاکە قەبرێکیان بۆ کۆکە ڕەشەی و یەکێکیان بۆ شفایە و یەکێکیان بۆ مناڵدانە و یەکێک بۆ لەرزوتایە و یەکێک بۆ دەوڵەمەنیە و یەکێک بۆ ئەوەیە ژن و پیا و ئەیکوا ڕەبتان ئەیکوا منهەجی پێغەمبەران وانین وزكريا إذ نادى ربه وزكريا إذ نادى ربه لا تذرني فردا وأنت خير الوارثين پەروەردگارم بەتەنها مەمهێڵەوە زڕێتێکی ساڵحم پێ ببەخشە فاستجبنا له وإن تدعوهم لا يسمعوا دعاءكم دەبچۆ دیار قەبرێ بۆ خۆت شەو ڕۆژ هەر هاوارکە بەخوا مەگە شەیطان بڵێ ئەوە بۆت حازرەکە سەردەرەکە لە قەبرەکەوە بداتێ نەکەن ئەوە کوفرە ئەوە شەریک بۆ خوا قەراردانە نەکەن بکەن بە خاتری خوا ئەگەر واتانش کردە تەوبە بکەن خواگیانە فەرمێ إنه هو السميع العليم تۆ واز لە سەمیع و عەلیم دێنێتی داوا لە دار و بەرد و خۆڵەکەی ئەوە عەقیدەی کوفرە ئەوە عەقیدەی شرکە فاستجبنا له ووهبنا له يحيامان پێبەخشی لم نجعل له من قبل سميا هر کەسێ ناوی یەحیایە بە بۆنەی ئەو یەحیایەوەتە انتسابە بێ بکا بۆ ئەو یەحیایە چونکە ناوی یەحیا نەبوو لەسەر زەوی خوای پەروەردگار یەحیای بەخشی بە زەکەریا وأصلحنا له زوجه إنهم أو پیغمبرانا كانوا يدعوننا رغبا ورهبا وكانوا لنا خاشعين إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد وبارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد دوسينا خوشان داوای دعای خيرك المسلمانان داواکەین لە خوای گەورە و میهرەبان داواکەین لە ڕەبمان داواکەین لە ئیلاهمان داواکەین لە خالقمان لە رازقمان لە شافیمان یا ربی خدای شیفایان بۆ بنێری یا ربی خدای باریان سوک بکەی یا ربی خدای بخەیتە بەر کەفارەی گوناهەکانیان یا ربی خدای آخر خێرمان بکەی یا ربی خدای لەسەر ڕێگای پێغەمبەران بژین یا ربی خدای لەسەر دعوە و منهەجی ئەوان بین یا رب العالمین یا ربی خدای پیرەکانمان آخر خێر بکەی گەنجەکانمان هیدایەت بدەی یا ربی خدای مامۆساکان مۆفەق بکەی بۆ ئەوەی بتوانن جوان نصیحەت و ئامۆژگاری و تربێتی ئەو بناڵانە بدەن کە لەژێر دەستیاناتان یا ربی خدای هەشیمان لەبەر خاتری تۆ بێ و آخر خێرمان بکەی آمين والحمد لله رب العالمين قوموا إلى صلاتكم يرحمكم الله